مەسەلەکە پەیوەندی بە خەڵک و دەسەڵاتەوە هەیە، پەیوەندی بینی خەڵک و دەسەڵات نەماوە، ئەو دەسەڵاتە فقط بە هێزی چەک دەیان ساڵە بە هێزی چەک دەسەڵاتدارێتی خۆی بەسەر خەڵکی کوردستانەوەکە. هەموو شتێک لە کوردستانە بۆ بە سیاسی، بۆیە وەختێک دەسەڵات هەر کارێگەکە چونکە لە دزی، لە جەردەی، لە تاڵانی، لە بێئاوی، لە بێکارەبایی، لە هەموو ئەمانە خەڵکی لە 30 ساڵی ڕابردووە ئەم دەسەڵاتیان بینی کە بەرامبەر بە هیچ جۆرە خواست و ئارەزویەکی خەڵکی کوردستان هیچ جۆرە حساسێتێکی نییە و لە هەر کاتێکیش خەڵک هاتبێتە مەیدان داوای خواستێکی دیاریکراوی کردبێ مامەسایان داوەتە بەرشە، خەڵکیان ڕفانوە، هێزی دەمامکداریان دروست کردووە. بەم معنایە خەڵک هیچ ئیعتیمادێکی بەم دەسەڵاتە نییە، متمانەی خەڵک لەگەڵ دەسەڵاتە ئاخرین بلۆکەکانی لە هەفتەی شوباتە کەوتە سەر عەرز. بۆیە ئەو دەسەڵاتە فقط بە هێزی چەک و بە تۆقاندن و بە پارە ماوە. بۆیە ئەمەش بە هێزێکی بازرگانی بەمە جۆرێکی وەگەوەی زانی وەگەوەی بیرەنەوتێک دۆزرابێتەوە جارێکی کە بیرەنەوتێک دۆزرابێتەوە بیبن دەناگەر شاخی گۆیژە شاخی گۆیژە لەگەڵ ساسڵجیان فەرقی چییە؟ شاخی گۆیژە لەگەڵ چوزانم وڵوبە و ئەمانەیە فەرقی چییە؟ خۆ هەر زەویە شار هەر گەورە بێ تەبعاً دانیشتوانەکەی هەرزیاکە تەبعاً بێ خانوبەری تازە دروست بکرێت تەوانە بێ مۆدێرن بکرێت، بەڵام لە نێو دەسەڵاتێکە کە بەهەرحاڵ پەیوەندیەکە بێت لە بینی خەڵک و لە بینی دەسەڵاتە. بەڵام مناڵێکی سەرەتاییش پۆلی یەکی ئیبتیدایی ژەزانێت کە ئەمانە خەریکن ئەمە دروستەکەن بۆ ئەوەی کە ڤێلا دروستیکەن و بیان بە سەرمایەداران و بۆ مەسئولەکان و بۆ ئەمانە و سەرنجام سەرمایەیەکی ئێژگار گەورەی زەبەلاح پێکەوە بنێن. ئەگەر بێت و ئەمان بکردایە بە یەکەی نیشتە جێبوون بۆ ئەو لاوانەی کە تازە ئەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە یان بیان و تا ئەمانە ئەکەین بە زانکۆیەک بۆ تەواوی خەڵکی کوردستان زانکۆیەک بێ کە سەر بە حکوومەتی دەسەڵاتدارێتی حکوومەت بێ خەڵکی ئەترازێکی ناکرد. بەڵام ئەزانێت کە ئەمانە خەریکن شوێنێک دروستەکەن تەبعاً جێگەیەکی بەرزە هەوای دووکەڵی مۆلیدە نایگرێتەوە، بە هەر حاڵ هەموو دووکەڵی مۆلیدەکە کەوێتە ئەو شوێنانەوە لە سلێمانی کە چاڵە 30 دانە ساڵە و سەرنجام ئاوایە. بۆیە خەڵک بەرامبەر بەم جۆرە کارە ئەم جۆرە کاردانەوەی لە خۆی نیشانداوە گینا لە هەر جۆرە جێگەیەکی تر بێ لە جزیرەیەکی وەکو سانتۆرینی لە یۆنان شاخێکە هەمووی کراوە بە شوێنێکی گەشتیاری ساڵانە ملیارها دۆلار لە پرۆسی گەشتیاری خەریکن خەڵک بەدیهێن و ژیانی خۆیانی پێ گوزارێن و جێگەی ئەتراز و ناڕەزایەتی نەک خەڵکیش نییە بەڵکو یەکێک لە شوێنە جوانەکانی ئەوێ. بەڵام خەڵکە زانێت کە ئەمە مەجموعەیە مافیان خەریکن ئەمە دروستەکەن بۆ گیرفان پڕکردن لەبەرەوەیە کە ئیعتیمادیان بەم شتەنیە و جایتر بە شێوەی هەن لە ڕۆشنبیران خەمیەوەیانە کاڵێن ئەو گۆرانیەی کاڵێ شاخی ڕەنگا و ڕەنگی گۆیژە باعیسی کەیف و سرور ئەوە ئەکسپایرە بێ ئەگەر ئەو ڕەنگا و ڕەنگەکەی لابێ. باش آخر خۆ زۆر پێش ئەوە ئەحمە شەماڵیش گۆرانێکی و دەیوت لەولا هاتم بە ڕێبواری ڕێم کەوتە باخی بەختیاری پڕە لە گوڵ و گوڵزاری. ئێستا لە گەنجێکی سلێمانی 20 ساڵە بپرسە بڵێ باخی بەختیاری پڕە لە گوڵ و گوڵزاری لەبەرەوەی کە هیچ ئاسەوارێکی باخی بەختیاری نەماوە هەر نازانێت باخی بەختیاری لەکوێ. بۆیە سەبەبەکەی مەسەلە بەهانەیە کە خەڵک هەر جۆرە بەهانەیەکی دەستکەوێ هەر شتێک بێتە پێشەوە هەر هەنگاوێکم دەسەڵاتە بیدا خەڵک بە دروست بە چاوی گومانەوە سەیریەکە بە لە دژێتی لەبەرەوەی کە لە 30 ساڵی ڕابردووە تەجروبەی کردووە دەسەڵاتێکی مشەخۆری دزی جەردەی مافیا دەنا ئەو شاخی گۆیژەیە دەکرا و زۆر لەمە و پێشتر دەکرا بە داهاتێکە لە کوردستان هەیە بەنەوتێکە لە کوردستان هەیە سیستەمی زۆلاریوە مەمەی کە بەتاقەی شەمسی بە تایبەت لە کوردستانێکا کە 8 مانگ 6 مانگ لانی کەمەکەی 6 مانگ بەردەوام خۆر بە ئاسمانەوەیە سیستمی زۆلاریان لە شاخی گۆیژەدا بنایتوانی کارەبای هەموو کوردستان دابین کەو لەم وەزعیەتە نەجات بێ. من جۆم لە ئەندام پەرلەمان وەزعەتی بێکارەبایی نەجات بێ. جۆم لە ئەندام پەرلەمانێکی پێشووی بزوتنەوەی گۆڕان بوو ئەگەر بە هەڵەدا نەچوو بووم ناوی شێرکۆ بوو باسی لەوە کرد ئەمە کارەساتێکی ژینگەییە ئەمە هەڵکۆڵینی شاخی گۆیژە. کاشی براش کارەساتی ژینگەی ئەو 30 ساڵ مۆلیدە و دووکەڵی مۆلیدەیە کە دەیان خەسەخانی وەکو خەسەخانی سەرەتانی وەکو هیوا فریای ناکەوێت کە چۆلەکەکانی لە شاری سلێمانیە هەمووی هەڵفڕان و بردی
کە دارەکانی هەمووی سووتان لە شاری سلێمانیا و بردی 30 دانە ساڵە دووکەڵی مۆلیداچێ بە قورجی خەڵکە ئەوە کارەساتی مرۆییە بڕینی موچە کارەساتی مرۆییە نیوە موچە کارەساتی مرۆییە تێ هەڵدان لە مامۆستا کارەساتی مرۆییە داڕمانی کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە کارەساتی مرۆییە دروستکردنی ئەم هەموو زانکۆیەک بە پارە و پول و ئەمانە خەریکن شەهادەی دکتۆرە لەم لەوانە تەوزیعەکەن بەسەر کەسانی نەخوێنەوارە هەتا ئەوە کارەساتی مرۆییە نەگەوە شاخە خەریکن دروست دەکەن خۆزگە بیان کردایە بە یەکەی نیشتە جێبوون بۆ ئەو گەنجانی کە تازاچنە پرۆسی هەوزەگیری و یا ئەوانی کە هینیان نییە بەڵام دیزاینێکی زۆر جوانیان بۆ کردووە حتمما سعری هەر ڤیلایەکی من بینیم زیاتر لە ملیۆنێک دۆلارە ئێمە فقط سەرمایه‌دار و مەسئولەکان دەتوانن بیکڕن شوێنەکەی بەرزە و هەواکەی پاکە و لێ وەستەی سلێمانیەکەیت و لە حەدیقەکەی دابنیشە بیرە بخۆرەوە لە باتی بیرێ بە دوو بیرە سەرخۆشە بەڵام ئەوەی باس لە کارەساتی ژینگە دەکا هەڵبەدەمە دروستی تێدا ینی ئەوانەی کە تەمەنێکی زیاتریان هەبێت و 50 ساڵ بەر لە ئێستای کوردستانیان بیربێ ژینگەیەکی تەواو جیاواز بووە بەشێکی لەو دووکەڵی مۆلیدەیە کە خۆتان ئاماژەتان پێدا بەڵام ژینگەی ئەوەی کە سروشتی بێت دار و درەخت شاخەکان ئەوەی کە بە شێوەیە خۆی هەبووە ئەمانە زۆری تێکچووە و بە دروستی ژەمە نیگەرانی و ناومێدی لای خەڵکی دروست کردووە لەسەر ئەماڵێن چین ئەزانم منەوە تێگەم چکە وەختێک کەسێک گەر بچێتە سلێمانی وازانێ یەک گەڵا بە بلۆکە و هەڵڕشتە هەمووی کۆنکرێت و مسلح و هینە بۆیە دەرەجە حرارە ئەگاتە 50 ئەگاتە 60 من بە وەعیەوە ئەو شتەم وت جاران کە بەیانیان خەبەری دەبەوە بە جریوەجدینی چۆلەکە خەبەری دەبەوە ئێستا چۆلەکە لە شارەکانە نییە چکە ناتوانێت هەناسە بە دارەکان ناتوانن بەرز بنەوە چونکە دووکەڵی مۆلیدە ناتوانێت ئەو دارە قەت بکە بڕاتە سەرەوە ئەمانە تێگەم بەڵام ئەگەر دەوڵەتێکە بێ ئەگەر حکوومەتێکە بێ ئەگەر قانونێکە بێ ئەگەر کەسێک خەمخۆری ئەو کۆمەڵگەیە بێ ئێستا لەم ئەڵمانیا کۆمەڵی قانون هەیە سابتە تۆ ئەگەر خانوویەک دروست بکەی دەبێ 3 مەتر لە دراوسێکەتەوە دووربی دەبێت لە 160 خانوەکەت سەوزایی بێ هەر دارێک ببری دەبێت دارێک بچێتە جێگەکەی بچێنرێ دارەکان هەمووی ڕقەمی لەسەر لایەن شارەوانیەوە بۆ ئەمەی سەرمایه‌دارانی کوردستان زۆرترین زەوی بۆ خۆیان داگیرکەن تەلبەنگی هەموو ناوچەکانیان کردووە هەمووی بکەن بە مۆڵ هەمووی بکەن بە قات بیفرۆشن بابە شاسوە عەبدولواحید خۆیەڵێ لایەن پرسیەم سەرمایە بەچی بەدەستێناوە وتی سەرمایه‌داری کە نەیە کرد من کردم دەسەڵات هات زەوی یامێ بە خۆڕایی منیش کردم بە گوندی ئەڵمانی تەقان یەک شت ناڵێ لەوێ ئەویش ئەوەیە کە ئەو شتێک کە ئەو دروستیەکە لە 120 بۆ دەسەڵاتە لە 120 یعنی ئەگەر 1000 ڤێلای لەسەر دروستکرا 200 ڤێلای بۆ دەسەڵاتە لە باشترین شوێنەکان کە خۆی دیاری بکە 200 بۆ ئەوە بەبێ ئەوەی دەستی خسبێتە ئاوە طبعاً هەم ئەم ئەبێ بە سەرمایه‌دارێکی گەورە و هەم دەسەڵاتیش خەریکە بەشدارە لەوە بۆ تۆ پێت وایە کۆمپانیای قەیوان یعنی مناڵێکی ژێسا ئەوازانێ کۆمپانیای قەیوان ساحەبەکەی کوێیە یعنی ئێستا خەڵک نازانێ کۆمپانیای قەیوان ئەم هەموو تیجارەتی جگەرە ئەکا تیجارەتی ویسکی ئەکا تیجارەتی نەوتەکە تیجارەتی ڕێگەوبانەکە تیجارەتی خان و بەرەو دروستکردنی یەکەی نیشتە جێبوونەکە یعنی ئەمە یەکێتی بەشی نییە لەمە ئەمە توانێت مناڵی کۆمپانیای قەیوان ئەمە ڕوونکردنەوەکەی ئەوانیش بێنمە سەرباز کە باز لەوە دەکات ڕێگەی هاتوچۆکان خراپ بووە ئەمە بە زۆری ئەو کارەساتانەی کە لەو ڕێگەی خراپی ڕێگەی هاتوچۆکانە هەبووە ئەمە چاکسازیەکە لەو ڕێگە و بانانەیە ئەیکات ئەمە چەنە بۆ ناچێت ڕێگەی کەلار چاکە ئەی بۆ ناچێت ڕێگەی دەربانی خان چاکە خۆ ئەوەش بە ڕێگەی مەرگ ناسراوە بۆ ناچی ئەوە بکە ئەمەیان پارەیتیایە ئەمەیان سەرمایە گوزاریتیایە سەرمایە ئەچێ بۆ ئەو شوێنە لەو شوێنە سەرمایە گوزاریەکە کە قازانجەکەی زیاترە معلومە کە ئەمە ئەم زەویانە ینی کێ ساحەبی شاخی گۆیژەیە کێ تاپۆکەی بەدەستی چییە بەدەستی عایلەی بەرزانی تاڵەبانیە لە سلێمانی و لە هەولێریش بەدەستی عایلەی بەرزانیە ئەوان یاویانە بە کۆمپانیای قەیوان کۆمپانیای قەیوان بەشێک لە خۆیانە بەڵام ناوەکەی ئەوەیە ناوەکەی ئەوەیە لە ژێر ناوی کۆمەڵی کەسی ترە دەنا چێ ئەم زەوی شاخی گۆیژە ئەدا بەوان عایلەی تاڵەبانی ئەیدا بەوان وایتر دوایی معلومە لەم بەش و بەشیان ئەی هێزی چەکدار بەچی بەخێوەکەن ئەم 100,000 چەکدارە بەچی بەخێوەکەن دەستگای دیژە تیرۆر بەچی بەخێوەکەن ئەم هەموو تەلەڤیزۆن و سەتەلایت و جەریدەی ڕۆژانە و چی وەمانە بەچیە بن بڕێوە بەوە بە باش لەسەر خەڵک دەستکردن بە گیرفانی خەڵکە
لەوانەیە واقعیەتێکی تیا بێ، لەوانەیە خۆ تەبعاً من ئەزانم ئەو دیزانەی من دیومە شار جوانەکات، ئەوە ئەوی کە من بینیومە شار جوانەکات جادەیەکە بێ بە جادەی دوو سایت، بەس ئەمە بۆ خەڵک نییە، بۆیە ناڕەزایەتێکە هەیە، ئەمە بۆ کۆمەڵێک مافیا و دز و جەردەی دەسەڵاتەکە کە ئەیوان بڕێەوە هەرەوەیە، بۆیە خەڵک لە بەرامبەر ئەم شتە ناڕەحەتە، لە بەرامبەر ئەم شتە ئیحساسی نەکە. دەنا واقعەتەکەی ئەوەیە کە سلێمانی ساڵی هەشتاکان نییە، سلێمانی گەورە بووە، سلێمان هەتا سەرمایەداری لە سلێمانی بە جۆرێکی تری لێ هاتووە، دانیشتوانەکەی زۆر بووە، خەڵک بەهەرحاڵ گەورە بێت، ئیتر خۆ لای شاخەوە گەورە بێت، لە لای وڵغ بۆ گەورە بێت، لای چۆر، بەڵام پرسیاری سەرەکی مەسەلەی تەندروستی خەڵکە، مەسەلەی ژیانی خەڵکە، ئایا بۆ بەرامبەر بە مەسەلەی موچە بۆ ئاوانین، بۆ ئاوا خێرا دەست ناکەن بەکار، بۆ مەسەلەی خوێندن و نووسین بۆ ئاوا دەست ناکەن بەکار. تەماشاکە 30-40 دانە مناڵ لە یەک پۆلێکە لەسەر تەختە و ڕەحلەی شکاو دانیشن. باشەکە قەرارە تۆ جواب نیازی ئەم کۆمەلگەیە بیتەوە، بۆچی شاخی گۆیژە ئەتاشی بۆ ناچی مەسەلەی مەکتەبەکان حەلکەی، بۆ ناچی مەسەلەی ڕەحلەی مەکتەبەکان حەلکەی، بەڵام بۆ ڕۆشنبیریانیش پرسیارێکی ترەوەیە. 30 دانە ساڵە دەسەڵاتی بارزانی یەکێ لە جوانترین هاوینە هەوارەکانی شاری هەولێری داگیر کردووە کە سەری ڕەشە، ئەی بەرامبەر بۆ وەقسە ناکرێت. بۆ ئەوە ئەنفالی ژینگەنیە کە ئەوان یەک سەیتەرەیەکیان لەبەر دەم چوونە ناو سەری ڕەشا داناو نایڵن کەس بچێ، کە جێگەی دەیان هەزار عایلە بوو هاوینان خەڵکە چوو لەوێ دانیشت و جەوێکی خۆشیە بردەسەر، ئەویشیان داگیر کردو ویشیان بردووە. خەڵک لەمە ناڕەحەتە، خەڵک لە دەسەڵاتێک کە هەیە ناڕەحەت. ئەم خەڵکە ئەمەمە دژی ئەم دەسەڵاتەیە تەنانەت حەزی شەعبیە، حەزی لە حکوومەتی سوودانیە. من ئەزانم ئەمە خەتەرە، بەڵام ئەمە قێزەونی و کارەساتی 33 ساڵی ڕابردووی دەسەڵاتی یەکێتی و پارتی وای کردووە کە خەڵک دەسەڵاتی محەممەد شیع سوودانی پێ باش بێ لە دەسەڵاتی بەرزانی و تاڵەبانی، چونکە ئەمانە هەر خەریکی دزین، بەس دزیەکەن. ئەو خۆیان ئەڵێن بابە مەسئولینی سەرکردایەتی خۆیان ئەڵێن شەوانە لە مەرزی پەروێزخان، لە مەرزی باشماخ، لە مەرزی ئیبراهیم خەلیل چی داخڵە بێ، چی ئەهێنرێ لە مەشروب، لە جگەرە، لە دووگ، لە هێلکە، لە مەوادی بەسەرچوو، لە مەڕی نەخۆش، لە گامێشی نەخۆش، لە مانگای نەخۆش کایانەیە ساغیکەنەوە، خۆیان خەریکنەوە. ئەمە خەڵکی تووشی هیستریا کردووە، بۆیە دەست بەرن بۆ هەر شتێک کاردانەوە لە بەرامبەریا دروستەبێ. خەڵک خواخوایەتی ئەم دەسەڵاتە بە یەک دەقە بڕۆخێنێ بەڕاست. بێمەوە سەر بابەتی ژینگە کە بەڕاستی وەکو خۆشت ئاماژەت پێدا، ئەمەی کە ئێستا لە کوردستانە هەیە، جلیوە جلی و چۆلەکە نەماوە، درەخت گەشە ناکات، هەوای پاک نەماوە و نەخۆشخانەکانی هیواش فریان ناکەون هەتاوەکو دوایی و هەر لەگەڵ تۆ و چەندین کەسی ترە لەم بەرنامانە باسی ئەومان کردووە کە خەبەر بۆ بەدەستهێنانی موچە، گەیشتن بە ئازادیەکان، گۆڕانکاری لە گەیشتن بە مافەکانی تر و ژیانێکی باشتر. ئەی لە پێناو ژینگەیەکی تەندروست بۆ دانیشتوانانی سلەیمانی کوردستان بەگشتی ڕێگەی خەباتی ئەمەیان چییە؟ ڕێگەی خەباتی ئەمە ئەو کەسەیەک لابردنی ئەو کۆسبەیە کە لە بەردەم ئەم ژینگە پاکەیە هەیە. ئەجینان لە شاری سلێمانیە لە هەر شوێنێکە و لە بەردەمی هەر ماڵێکە دارێک بڕوێنی ئەتوانی بیکەی، کارێکی سەخت نییە. ئەتوانی لە کوردستان بکەی بە سەوزی کەی، ئەتوانی ئەم کارە بکەی. کاتی خۆی شوێنێکە بوو لە ڕێگەی دووکان پیانە و کۆتەڵ، ئەو کۆتەڵە جێگەیەک بوو کە هەمیشە خەڵک کە لە دووکانەوە هاتەوە لە کۆتەڵ لە ژێر دارەکانە کە داری وای تیا بوو تەسەورەکەم عمری 100 ساڵ زیاتر بوو بێ، داری گەورە سێبەری خۆش خەڵکە هات بۆوێ. لە 91 و 92 وەختێک ئەزمەی سوتەمەنی دروست بوو، خەڵک هەمیان بڕیە و سووتانیان بۆی لە ڕق نەبنەوە. خەڵکی کوردستان تەحملی کیمیابارانی کرد، تەحملی هەڵەبجەی کرد. کەم کەس هەبوو لە خەڵکی کوردستان قوربانی دەسەڵاتی ڕژێمی بەعز نەبێ. شارەکان کرابوون بە مەعسکەر، شەڕی ئێران و عێراق دەستی پێ کرد، خەڵک یان ئەبوو فیرارکەیان بوو لە جەنگایە بسووتێ. خەڵک ئومێدی وابوو کە ئەگەر ئەم دەسەڵاتی خۆیە و ئەم دەسەڵاتی کوردیە بێت، ئەم دەسەڵاتە شارەکانمان لێکەن بە بەهەشت، ئێمە ئیتر خۆمانە بین بۆ خۆمان، هەچی لە بەرهەمی ناوخۆ بێ بۆ خۆمانە، ئیتر کەس ناتوانێت کەرامەتمان بشێنێ. ئەمە نەتیجەکەیەتی دوای 33 ساڵ ئەوەی کە بەعز نەیکردەمان تەواویان کرد. ئەمە قسەی خۆیان، ئەمە قسەی شێخ جەعفەرە. بۆیە گەرەتەوێ ژیانێکی شایستەی ئینسانی بێ، خوێندن و نووسینێکی مۆدێرنی ئینسانیت ببێ،
تۆزە پێش ێستا گوێم لێ و مامەسا کامەران باسیە کرد یعنی مەجموعەیە کەسی جۆرا و جۆری ئیسلامی لە خۆیانەوە مناڵان ئەبن لە چیانەکەنە سەر، مناڵانە بن فێری نوێژیانەکەن، مناڵانە بن فێری تەلقینی مردویانەکەن، مناڵانە بن قەبریان نیشانەدەن کە ئەخیرەکەیان چۆنە، مناڵی 7 ساڵ و 8 ساڵ لە پێش نوێژیەکە لە پێشیانەوە هەموو مناڵەکانی خستوەتە دواوە. یەک نەفەرێک نییە لەم شتەکە پێڵێن حکوومەت پێڵێن دەسەڵات پرسیار کە تۆ چی ئیجازەی بە تۆ داوە تۆ ئەم مناڵانە بەری بۆ سەرم قەبرە، ئەم مناڵانە بەیانی چۆن بیر بکەنەوە، چۆن سەیری خوشکەکانیان بکەن، چۆن سەیری دایکیان بکەن، چۆن تەماشای ژیان بکەن، شەو خەو بە چیەوە ببینن ئەم مناڵانە. کەس نییە. بۆیە ئەگەر باسی ژینگاکەین فقط ژینگە مەبەستم ئۆکسجین نییە، ژینگەیە کە ئینسان تایە کەرامەتی پارێزراوە بێ بەبێ ڕوخاندنی دەسەڵاتی ناسیۆنالیزمیمکانی نییە. ئەم پەیامە دەبێ خەڵکی ئێران لە کوردستانی ئێران لە پێش خەڵکی کوردستانی عێراقەوە بیزانێ، بزانێ ئەگەر ئەو حیزبی دیموکرات و بەش بەشانەی عەبدوڵای موحتەدی و چێوچی ئەمانە سبەینە لە هەلومەرجێکە لە جێوێکە دەسەڵاتیان بکەوێتە دەست، ئەم 33 ساڵی کە ئێمە بەدەستمان هێنا تەجروبەمان کرد ئەوان لەوێ دووبارەیەکەنەوە. ناسیۆنالیزمی کورد ئەمە جەوهەرەکەیەتی کە 33 ساڵی ڕابردوو خەڵک تەجروبەی کرد. بۆیە ئەگەرەتەوێ ژینگەیەکی پارێزراوت بێت دەبێم دەسەڵاتە بڕوخێنی و ئەمەش بە شۆڕژەکرێ خەڵک پشت بن بە پشتی یەکەوە ئەم دەسەڵاتە بڕوخێنن. چۆن لەنەوە یەکا بەعزیان لە ڕەگوڕیشەوە دەرهێنا، ئەم جارش دەبێ یەکێتی و پارتی و بارزانی و تاڵەبانی لە ڕەگوڕیشەوە لە ڕێگەی شۆڕشێکی سەرتاسەری بە ئاسۆیەکی ڕۆشن دەری بێنن. شارەکان شاری خۆتانە، زەویەکان زەوی خۆتانە، هی خەڵکی هی دانیشتوانەکەیەتی بە ئەندازەی کافی هەموو خێزانێک هەموو خێزانێک بە ئەندازەی کافی زەحمەتی کێشاوە ئارەقەی ڕشتووە لەسەر ئەو جغرافیایە کە پێڵێ کوردستان کەوایە هی هەمویانە. بۆچی جەماعەتێک بیبن؟ بۆ جەماعەتێک تەلبەنی کەن تۆ نەتوانی لە گەرمایەکە بچی لەوێ دانیشی منجڵی ئاپراخ هەڵ ڕێژیت و چایە بخۆیتەوە، بۆ نەتوانی شوێن نییە، هەموو یاوان مردویانە. بۆیە دلیلەکەی ئەوەیە کە ئەگەرەتەوێ ئەم ژینگەیەت بێ دەبێ بیان ڕوخێنی ئێمە ڕێگەی تر ئارادانی وەزگە ببوایە ماوەیەکی کە خەریکن دەستەکەن بە ئینتیخابات اینجا وەرن دەنگ بن بە ئێمە و ئینتیخابات لە کاتی خۆیان ئەکرێ و پارتی نەبێت هەر ئەکرێ و نازانم چی دەستەکەن بەم بالۆر لێ بۆی دەسەڵاتی خۆیان جارێککە ببنەوە. ڕێگە چارە ئینتیخابات نییە، ڕێگە چارە شۆڕشە، هەڵتەکاندنی ئەم دەسەڵاتەیە لە ڕێگەی شۆڕشێکی جەماوەری سەرتاسەری خەڵکی کوردستانەوە بڕوا بکە. نەفرەت و ناڕەزایەتی خەڵکی کوردستان تەنانەت لە نێو ڕیزەکانی یەکێتی و پارتیشە لە بەرزترین ئاسایە ماوەتەوە ڕێکخراو بێ و ئاسۆیە بکەوێتە بەردەمی وە کارێ بکە و ئەمەی کردووە لە مێژووە دەتوانێت بیکە، لە مێژووە ئەم کارەی کردووە دەتوانێت بیکە، فقط ماوەتەوە ئیرادە بکە و بێتە مەیدان، هیچ ڕێگەیەکی تر نیە. ئەگەر قسەیت مابێت لە کۆتاییدا خۆتان نەتوان بیکەن و بەڵام ئەمێ پرسیاری ئەوەش بکەم کە ساڵی ڕابردوو سەرۆکی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمامی ڕاگەیاندوو تا ئێستاژە پرۆژێ بەردەوامە بۆ ئەوەی کە سەوزایی و ژینگەیەکی تەندروست بێتە ئەو ناوچەیەوە. ئەمە ئەتوانێت پێمان بڵێت کە دانی کەم دەسەڵاتدارانی ئەوێ ژینگیان بۆ مهمە و ملیۆنێک نەمام لەم بارەوە چێنن؟ ئەمە لە زۆر شوێن لە دنیادا ڕوئەدا و ئەمە فقط بە خاکە نازێکەوە دارێگە چێنێت و ڕسمێگەگرێت و سێڵفیەکی لەگەڵ ئاگرنووی تر تەواوە بێ. ئەگە تۆ ئەتەوێت ژینگە مەیڵە مەوادی بەسەرچوو بێ بۆ کوردستان، مەسئولەکانی خۆتان لێپرسراوەکانی خۆتان مەوادی بەسەرچووی هێنن بۆ کوردستان بە شەو لە مەرزەکانەوە داخلیەکەن، خەڵک خۆی ئەمە ئەڵێ پەرلەمانتارە کۆنەکانی خۆتان ئەمە ئەڵێن. ئەگەر خۆژینگە هەر ئۆکسجین و دار نییە بەس تۆچی دارێکە چێنی لە پەنا خاکە نازەکەەوەجا ڕسمێکی سێڵفی لەگەڵ ئەگری معلومیش نییە لەوانەیە لە حەوشەکەی خۆیان ناو ڕسمەی کرد بێ خۆ دیار لێ لەی کوێی ڕوێنێ